خانزادی میری سۆران ناوی ئەو مزگەوتەیە کە دەکەوێتە کۆڕێ. خانزاد یەکێک بۆ لەو خێزانە دەسەڵاتدارانەی مێژووی کوردستان. وشەی خانزاد زۆر جار بۆ کەس بەکاردێ، بەڵام ئەم جارە بۆ مزگەوتێک بەکاردێ کە دەکەوێتە ناو گوندی کۆڕێ. بە فەرمانی ئەو لە سەردەستی ئەو ئەم مزگەوتە دروست کراوە. دەربارەی مزگەوتی خانزادەخانی سۆران لە کۆڕێ، ئەو مێژوەی کە لە قەدیمان و بەردەستی ئێمە کەتیە ئەمە یاداشمان کردیە بەو شێوەیە کە ئێمە باسیەکەین. دەرێن ئەو مزگەوتە کوڕەکی ئیمامی عومەری کوڕی خەتاب دروستی کردووە. مێژوەکەی دیار نییە کەنجی دروستی کردیە. تا ئەو کاتی کە دروستی کردیە هەتا دەگاتە مام هەندوولەی لە ناوەڕاستی سەدەی 15 و 16 زاینی، ئەو کاتە ئەویش هاتیە نوژەنی کردیتەوە کە کابراایکی هندی بووە، کابراایکی دەوڵەمەند بووە، کابراایکی خواناز بووە. ئێستاش کانیەک بە ناوە ویە کانی مامهیدی دەرێنێ. ئەو کانیە بوویتە کانیێمە. ئێستاش ماک بە ناوی کانیە گڕوانە کانیە مامهیدیە. ئەو کانیە قوڕاوەکی لە بنگێ کبریتە بزە بەدەگە کانیە گڕایە بابەزیشتی یەکە لۆ ئەوە پیستی گڕوبی خوشتی هەبی چاک دەبی. ئەو مام هەندوو لە ئێستاش خەبری دیارە لە سەرگردی قونگرێ. کانیەشیش هەر بەو ناوەی ما لەبەرە و گردێ بە ناوی کانی دەرماناو. وەسیەتیشی کردیەوەی دێتە سەرە من داخواز و مرازەکی داوا دەکا بچینانەک و پیازەشی لەسەر کانی دەرماناوێ دابنێ. ئەو مزگەفتی هەستان وژەن کردیتەوە. لەو تاریخی هەتا دەگاتە تقریبان 150 سارێک پێدەچی خانزادەخانی میری سۆران هاتی ئەو مزگەفتەی وژەن کردیتەوە و حجرە و فەقەی و شتی ئەوهانەشی لێدانانە دەرکەشی دە ڕۆژ ئاوایدا بووە هەتا دەگاتە ساڵی مانجی ساڵی 2024 کە خێرخواز ناوەکەم لە یاد نییە هەستا نوژەنی کردو لە 24 ئێرشی 2025 مزگەفتەکە تەوا بوو کراوە بە ڕێوڕسمەشی زۆر جوان و شایستە کە کراوە. ئەو کاتە دەرکەی گۆدرا لۆ باکووری ئەگەنا دەرکەی کە خانزادەخان دروستی کردبوو هەر دە ڕۆژ ئاوایدا بوو. بەپێی گوێڕانەوەی کۆن بنیادی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ سەدەی 18 یان سەرەتاکانی سەدەی 19. تەلارسازی ساکار و گوندیە بەبەردی ناوەخۆ و ناوچەکە دروستکراوە لەسەر فەرمانی خانزادی میری سۆران بە کۆمەڵی کارساز و وەستای ئەو کاتەی ناوچەکە بنیاد ناوە. هەر بە ناوی خانزادی میری سۆرانیش کراوە. ئەوجامە لە ئەوەل بیدایەتی مەلاتها من لە تەمەنی من مەلاتها لێرە بوو. خوا عەفوی کە ئەو مەلایەکی چاک بوو. لە 15-20 فەقێ هەبوو لێرە هەتا ئاخیر هەرامەی کرد هەتا ئاخیری لێرە بوو. ئەو مزگەفتەش 2 جار تەعمیر کرا، 2 جار نوژەر کرا لە تەمەنی من. ئێستاش لە پاشیوی مەلا سولەیمان خوا عەفوی کە بابی مەلا حوسێنی لە دوی مەلا بوو هەتا ئاخیری. لە پاشیوش ئێستا مەلا حوسێن مەلا حوسێن مەلایەمێ مەلای گوندی کۆڕەیە. لە عوزرەشی خوا خێری پاداشتی بنیسی کە ئەو مزگەفتە و ئەو عوزرە هەموو شتەکە ئەوی لێرە دروست کردیە. خێرخواز و ئەو پێهەرستا ئەو هەرام بووە. خانزادی میری سۆران دروستی کردیە. ئەوە هاتە دوێ تا ئێستا. بێگومان خانزاد زۆرێک لە مزگەوتەکانی کوردستانی دروست کردووە. بە گوێرەی گوێڕانەوەی پیران دەگوترێ لە هەر ناوچەیەکی کوردستان هەر مزگەوتێک دەرگای لە ڕۆژ هەڵات بێ و مێژوێکی کۆنی هەبێ ئەوە ئەو مزگەوتە
لەسەر دەستی خانزادی میری سۆران دروست کراوە. ئەم مزگەوتەش یەکێکە لەو مزگەوتانەی تەرارسازی ئەم مزگەوتە سەرەتا لەسەر شێوازی کۆن و سادە دروست کراوە، بەڵام بە تێپەڕبوونی کات چەند جارێک نۆژەن کراوەتەوە، بەڵام ڕەسەنایەتی خۆی لەدەست نەداوە. بۆ خەڵکی ناوچەکە جێگایەکی ڕۆحانی پیرۆزە. لە عەفتاونۆش لە بیرم کرد لە عەفتاونۆش حاجی مامەند و شێخونس بە کۆنترات گرتیان ئەو کاتە ئەوان بینایەکی ئەویان لێ دروست کرد دەرکەی هەمان بە هەمان شێوەدا ڕۆژ ئاوایدا بوو. پاشان کە ئەو بینا تەخت کرا هەوشی تازە گۆتن ئەو خێرخوازە خوا خێرێ بنووسی دروستی کرد. ئیدی دەرکەکەی کە تەباکووری ئەو بەنسبەت دروستکردنی ئەو مزگەوتەی بەنسبەت مەلاکان ئەوەی لەمە دیاربی مەلا عەولای مەلازادێ مەلا عەولای مەلا غەفوری مەلا مەحمەدی مەلازادێ کە دەکا باپیرێ من عاجی عەولا بەناوەوی کرایتەوە. پاشیوی مەلا مەحمەد دێ مەلا مەحمەد مەلا پیریان دەگوتێ مەلا شێتیان دەگوتێ بە ئەوش باپیرە گەورێ مەلا حوسێن و مەلا سولەیمان و ئەوانە لۆ دەیان گوت شێتە ئەوەندە تێر علم ببوو هەردەم لە خروەدا بوو کانیەکیشی هەر بەناو وە بەناوی کانی پیرەی لە ناو ڕەزان. ئەوش زۆر خزمەتی ئەوەی کردیە و لە تارانش سوە خوێندیتی. پاشیوەی دێ مەلا مەحمەدی لەو بەینەی دیار نییە کە چێ مەلایە ماوەشی زۆری پێدەچی تقریبان 70 ساڵش پێدەسی ئەو تاریخە لەمە دیار نییە. مەلا مەحمەدی ئاکرێ دێ مەلا مەحمەدی ئاکرێ دێ لە دووی مەلا سلەیمانی بەعرکەی دێ باپیری مەلا تەیب و مەلا تاهیری بەعرکەی. پاشیوی شەتا ساڵی 48 ئەزە مامۆستا مەڵاتە هادێ هەتا ئەو ڕۆژەی 16 سێ کۆچی دوایی دەکە. پاشان مەلا سولەیمان فترەشی غوتبەی لۆ خێرە خۆ خوێندۆ. پاشان عەبدولمەلا عەبدوڕەحمان هات برای مەلا عەبدوڵڵا هەرتەری ئەوش دوو ساڵەشی لێرە بوو. پاشان ژینە مەلا سولەیمان ئیدی ئەرکەکەی خستە سەرشانی خۆ تا 2005 کە کۆچی دوایی کرد. پاشی هەنجینە مەلا حوسێن هەتا ئێستا دەگەدابی ئەو دەورانەی وەرگرتی تۆ بوویتە مەلای ئەو مزگەفتە و زۆر زۆر لێ سەرکەوتوو بووە بەڕاستی دووموی خۆشەویستی هینا عوزرەکی جوان و ڕێکوپێکی وەکو پێشان دروست کردیە. هیوادارین سەرکەوتوبی زیاتری سەرکەوتوبی. دەربارەی مەسەلەی فەقیان هەبوونی فەقیان ئەمن بەخۆم ئەوەی وەبیرم دێ ئەوەی وەبیریشم نایە قەدیمان دەیان جێراوە لە سەردەمی مەلا مەحمەدی ئاکرێ لە سەردەمی مەلا سولەیمانی لە سەردەمی مامۆستا مەلا تەهاش لە 68 و 69وانە وەبیرم دێ هەتا دەگاتە ساڵی 85 کە فەقی هەبوون. زۆر ئاشنایەتیم لەگە فەقیەکانیش هەبووە. ئەو فەقیانە کە شەوان ئەلێرە دەمانەوە لۆ خواردن و شتی ئەوانە جەمەکانی سبەین و نیوران و هێوارێ دەچوونە مارەکان لە پێش دەرکەی دەیانگوت ڕادبی ڕەحمەت و لێبی. ئەجە مارەکەش ئەوەی ئەگە شیوی نەبا دوونانی دەدای ئەگە شیویشی هەبانانەچی دەدایە دەیان بردۆ عوزرەی فەقیەکان دەیان خوارد. شیوەکەیان هەمووی لەسەر سفرەی کۆ دەکردەوە کە کوان دەکردەوە دەگوت ئێک لە من دوو لە من هەتا دەگەیشتنەوەی نۆکە لە چێ دەچوو بە ئەو دەستی بەنانەکەی دەکرد و چیان شیویشی عەزلێ بە ئەوی دەبردە پێشەخۆ کە متالعەشیان دەکرد سعیشیان دەکرد فەقیەکان پیاسیان دەکرد و دەرسەکەی خۆیان لەبەرە کرد ئارێ دەرە بابیانە گۆ. زۆر خۆش بووە من ئاشنایەتم لەگە زۆرانیان هەبوو بەو نەوعی خێر و بەرەکەتێک بوو و ئەگەر دەرچوونیش بە وەکو کولیەکان پەیمانگاکان کە ئێستا ڕێ و ڕەسمەکی زۆر جوانەکان بە ڕێوڕەسم کەسێکە ئیجازەی مەلایەتی وەرگرت با بە ڕێ و ڕەسمەکی زۆر خۆش کەسایەتی گوندەکان مەلاکان لە جێکان دەهاتن هەمویان دادەنیشتن شاییانە کرد شایی ئەسعابانیانە کرد تەمسیلیانە کرد. ئیدی ئەو گوندە هەر کەسێک میوانەکانی بە شەو بە ڕۆژ دەبردنەوە مارە یان نان و شیو دەهاتەوە مزگەفتێ دەیان خوارد وەکو نانی شیوێ تازی هەرمە پرسە عنی چەند ڕۆژێکی جێژ نەبوو لەو کۆڕێکە فەقیەکان دەرچوونیان هەبوو بەڕاستی. ئەوەی کە جێگای باسە ئەم مزگەوتە وەک چۆن لە سەرەتاوە جێگای دەرس و خوێندن بووە بۆ قوتابیانی ئاینی تاوەکو ئێستاش
هەر جێگایەکی پیرۆزە بۆ دەرس خوێندن و لە ئێستادا نزیکەی 60 فەقەی ئاینی دەرس و فێربوونی قورئان و تەفسیر دەخوێنن. بۆیە بۆتە قوتابخانەیەکی باش بۆ پێگەیاندنی مامۆستای ئاینی لە ناوچەکە. ئەخ فەقی لێبوونا و فەقیکەش لەو وەختی فەقی لێ بوو 15 فەقی و مەلا تازە ڕەمن ئێستاش مەلا حوسێن لە پاشی مەلاتای بابی مەلا حوسێنی بۆ مەلا سولەیمان خوا عەفویکە ئەویش ماوەکی چاک لێرە بوو لە پاش ویش مەلا حوسێن ئێستا کوڕێویە لە جێ ئەوە مەلای گوندی کۆڕێ ئێستا ئەو سەرپەرشتی ئەو مزگەفتەیە کە بەڕسمی ئەو خوا خێری بنیسێ ئەو مزگەفتە و ئەو عوزرە و ئەو فەقیانە بەڕاستی بوویتە مەدرسەشی کۆڕێ لە فەقیان پێشتر لە زمانی من 2000 تێک نوژە کرایتەوە کەس ناوێر بێتە ناویش 100 دینگە جاتر لێ بوو لە پاشوی حاجی مامەد خوا عەفویکە پێهرستا زمانی حکومەتی بەعەش دروستیان کرد ئێستاش دیسان نوژەن کراوە ئەو نەزانم ئەو کابرا نزانم ناوی چی بوو ئەوی درستی کرد ئەو نوژەنی کردووە خێرخوازەکە حاجی کاکەمین خوا عەفویکە ئەوی دروست کردەوە مزگەفتە پێهرستا ماری ئاوا بیست. دەربارەی دروستکردنی مزگەفتی پێشان هەمووی بەرد و قوڕ و لگبوون و شتی ئەو هانە بووە نیرگە بووە دار بووە دار هەبوو عمری مچینە 500 سال بووبی کە لە عەفتاونۆ لە پاییزی عەفتاونۆ کە تێکیاندا یەک خانیە گچکۆکەشی هەبوو خانیە مەلایان دەگوتێ عوزرەشی دیش لەو لای بوو ئەوە عوزرێ فەقەیان بوو کە لێ دەمانەوە دەنووسن لە زۆرش بە هەمان شێوە لێف هەبوو جاجم هەبوو کاتیەوە بوو بەتانی وشتانە نەبوون لەو کەسێک کە ڕێبوار با بما باوە چ جێ نەبان دەچوو لە مزگەفتێ لە خۆ دەماوە مەسەلەی پێویستی و ئەوەکانیش ئاودەست و شتێوهانش لە خوارێ بوون ئاویشی لە ساڵی 1956 ئێستاگە چاو دەمە ئێرە دەزانم بەوە ئەبزانم 850 دینار بووە زامنە 953 دینار بووە سەید تالیبی شەقراوێ بە کۆنتراتی گرتۆ ئاوی لە ئاشێ سپی کلچێ شاخی هینا لۆ مزگەفتێ بۆرگەشی 2 ئینجی بوو ئەو بۆرگەکە بە بۆڕی ئاسن 2 ئینج هات لۆ مزگەفتێ عەوزەکی گەورەشیان کرد بوو ئیدی خەڵکی کۆڕەش دەیتوانی زۆر ئیستفادا لێ بکە بە شەو و بە ڕۆژ بە هەموو شتێک بنەوانیشی جۆگەی ئاشێ سپی بوو لە عوزرانی ڕادەهات ئەو ئاوەلەیە کە برنتر بوو لە کۆڕێ دەیکێشا ئەگەر جێکی لە دەرێژ با زستانان بیبەست با بیتەقیبا نەجیمی عەبدوڵاغەی زۆر جوان دەیتوانی چیپی تایەترمبێلی لیزی بکەن و ببەستنەوە و ئەوە هەتا ساڵی 1970 مەشروعی ئاوێ بۆڕیە پلاستیک بە 6 ئینجی لە عوزرانی هاتە کۆڕێ هەتا ساڵی 1985 دوو بیریدی لێدران لۆ کۆڕێ ئەو ئیستفادە لەو ئاوەی دەکرا هەتا زیاتریش وەڵا هەتا 2000کانیش دەتوانی ئیستفادە لەو ئاوەی بکەن کە بەبێ هیچ مەچینەک و غەتاسەکی دەهات لۆ کۆڕێ دەربارەی مەسەلەی ئەو شێوەی بیناکەی پێشان سەردەمی خانزادە خان و مام هەندوو لەو ئەو هابوو لەسەر نیرگان ڕاوەستا بوو قوڕ بوو دار بوو بەرز لە ساڵی عەفتاونۆ کە تێکس و ئیدی بۆ هۆڵێکی گەورە لۆ غوت بەخوێندنەوە و شتی تەقریبا تا 300 کەسی زیاتر دەگرت ئیدی دوو غورفەیدی هەبوو لۆ مامۆستای و لۆ فەقەیان ئەوانە ئاوێ خۆشی هەبوو ئاوێ مەشروعیشی هەبوو و ئێستاش هەیتی و ئەو دیزاینە ئێستاش کە هەیە ئەو نەخشە سازیە کە ئێستاش هەیە دیزایانی عنی نەخشە سازی بە هەمان شێوەی پێشان کرا بەرام زۆر بەرفراوانتر و جوانتر و ئەوەترە غورفەی فەقەیان کە تەسەر قەراتێ سادقاغەی لە کۆڕە أشهد أن لا إله إلا الله
أشهد أن محمدا رسول الله. أشهد أن محمدا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. أستغفر الله أستغفر الله إلهي ثم أستغفر الله. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الله لا إله إلا هو الحي القيوم. مامۆستا مەڵاتەها ئەم زۆر باشم وە بیردێت جۆتم لۆ کردیا لۆ ئەوەی شیناییان بچینی خەتم لۆ هەردایەوە دارم لۆ بردیا سکاتی گەرمیم لۆ بردیا لە تازیەکان چوومە نان و سنیە نانێویم لۆم بردیا بەو بە منی دەگوت مام ساڵە مامۆستا مەڵاتەها بەڕاستی کابراایکی زۆر سەخی تەبیعات بوو مامۆستا مەڵاتەها زۆر سوحبەتچی و ڕووخۆش بوو مەسەلەی زۆر دەزانین ئەم زۆر لە مەدرسێوی لەگەرەوانە دانیشتی مەسوحبەتی لەگەر کەسانی ئاوکوفی خۆ زۆر دەکرد لە ساڵی 1975 پاش نسکۆی شۆڕشی ئەیلول حکومەت هەرستا موسەی ماگانەی لۆ مەلایەکان بڕیەوە پێش ئەو کاتە مامۆستا مەڵاتەها سکات و سەرفترە و ئەو شتانەی وەردەگرت وتی ئێجا ئەمن لێرە بەولاوە معاشم ئۆلۆ بڕایتەوە بە شێمەکە چیدی سکات و سەرفترەی مەدەنە من بدەنە ئەو کەسی ئێستا پێی دەچی ئەمن چیدی وەرناگرم ئەو کابراایەک بوو زۆر بە قنەعات بوو ئەگەر نانی ئەو ڕۆنیورانی هەبا لۆ هێوار لێگۆ خوا کەریمە لە ساڵی 1963 فەرزەی عەزی کردیە دەگەر عازم شیراغی دەگە عاجی عوسمانی مەلازادەی و هەروەها تەبیعاتیشی زۆر خۆش بوو ئەمە لەێردا هەموو دەمەچی حتا ئەوە بوو هەموو دەمەچی خاوەن فەقێ و عوجرە بوو ئەم بەخۆم لە مەلا عەبدولباسیری ئەو کاتە بینم زۆر خۆش بوو لەگە فەقێەکان زۆر دەچوومە کنیاندا دەنیشتین شەوان هەتا گۆڤاری کاروان بەیان دەگەرێکن دەخوێندەوە ڕەنجین ئەو گۆڤارانە دەردەچوون دەنخوێندنەوە دەگە مامۆستا مەلا عەبدولباسیری باسی شتێوهان دەکرد مستەعید بوو
ئەوە مامۆستامەڵاتەها دەیگوت دەرسێوی بچ دەگوت دەرسی مامۆستامەڵاتەهای ئەوەندە بەبەرەکەتە پێت دەرێ هەتا مرنی ئەتوو لە بیر ناکەی و هیچ مەلاکانی زۆربە هەرە زۆریان نیانەتوانی ئەو دەستی بدەن و دەیانگوت بڕون هەڕنەکرد مامۆستامەڵاتەهای لە کۆڕێ ئەجە ئەو مەلایانەی کە لە بەردەستی مامۆستامەڵاتەهای دەرچوینە هەندێک لەو مەلایانە ئەمن ناومنووسینە لێرە کۆم کردینەوە بە هیمەتی زۆر لەو برادەرانە مەلا مەحمەدی هەرشەمێ مەلا ئیبراهیمی دینارتێ مەلا شێخۆ ئیسلامی شۆشەی مەلا ئەحمەدی ئاکرێ مەلا خدری مەکردان کە مامۆستایم بووە مەلا خدرا مەلا مەجیدی بەرعشتری مەلا محەممەدی گەزنەی مەلا ئەنوەر گردەچاری مەلا سەید مەحیەدین زەنگەنانی مەلا سەید عەبدوڵڵا قەرادگەی مەلا جەباری زەرگەزەویێ مەلا بیلالی گردی ماوەن ئەوانم هەردوو گرید بوون مەلا مەجیدی کەلەچێ مەلا سابیری گەرۆتەی مەلا عوسمانی شەقراوەی کە ئێستامە مەلا عوسمانی تووتمەی کە مەلای زیرەک بوو مەلا عەزیزی شەقراوەی ئەوانە هەردووکمانە مەلا ڕەشیدی هەرچی مەلا عەبدوڵڵا پەرپیتانێ مەلا مستەفای مەلاتەهای مەلا هادی قەرەچووغی مەلا عەبدولباسیدی خەتەیی کە باسیم کرد مەلا مەحمودی کەرکوچی مەلا عوسمانی مەکردان مەلا جەمالی هەرتەلێ مەلا عەبدوڵڵا مەلا عومەر مەلا سولەیمانی عاجی عەمەد کۆڕی بابی مەلا حوسێنی مەلا شەهید مەلا ئیبراهیم ستونی مەلا شەهید مستەفا ئیبراهیم ستونی ئەوە هەرچی ستونەیە ئەو مەلایانە منچینە زۆربە هەرە زۆری مەلاکانی دیش ئەمن زانیاریەکانم بەدەست نەگەیشتینە ئەوانە هەموو لە بەردەستی مامۆستامەڵاتەهای مەلای زۆر ساک و تێر عیلمیان لێ دروست بووە و ئەو پەڕی سوودیشیان هەبووە لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو بابەتەش کە لەسەر مامۆستامەڵاتەها بە گوێرەی هەندێک چیرۆکی ناوخۆیی باس لەوە دەکات ئەم مزگەوتە پەناگەی خەڵک بووە لە کاتە قورسەکان مزگەوتی خانزادی میری سۆران زۆر مەلاو کەسایەتی ناسرا و خزمەتی ئەم مزگەوتیان کردووە ناودارترینیان لەوانە مەلاتەها بوو کە یەکێک بوو لە ڕیشسپی و دیندار و مامۆستایەکی بە ئەزمون لەم ناوچەیەدا کاریگەری زۆری هەبووە لە زیاتر تێکەڵبوونی ئاین و پێگەیاندنی دەیان مامۆستای ئاینی لەسەر دەستی ئەم زاتە مەلاتەهای کۆڕێ کوڕی مەلا مستەفای کوڕی مەلا سولەیمانە کە لەسەر بنەماڵەی قازی داودی دێریە بە باسی خەڵکی ئەم ناوچەیە هەر لە تەمەنی 7 ساڵیەوە بۆتە فەقێ و ڕووی لە خواپەرستی کردووە لە ماوەی ژیانیدا دەیان مامۆستا و فەقێ لە سەردەستی ئەو پێگەیەندراوە ئەمە جگە لەوەی لە پاڵ ئەم مزگەوتە حوجرە و مەدرسەی فەقەیانی کۆڕێ بوونی هەیە کە تاوەکو ئێستاش خوێندن تێیدا بەردەوامە و جێگایەکی پرسوودا بۆ فێرخوازان